سڵاو یەکێک لە تێستە جوانەکانی کاکە بەهمەنی خۆشەویست دەست و خامەت ڕەنجین بەهمەنجان بڕۆ گوێگرە خۆشەویستان ئەی بیسەران و بینەر حەز دەکەم کاو باسە باس بکەم لەگەڵ هونەر پێشڕەویان باسی بکە بیڵێ چی لە دڵتایە دڵنیام لێ تێدەگەم کە باسی ئەوروپایە هونەر تۆ ئەو ماوەیە غەمبار و بێزار یاری لە کۆڕی هونەرمەندان ماوەیە کەنان یاری بۆیە ئاوا بێزارم ژیان بێ چێژ و تامە مەشغوڵی کاری پیسم بە تەمای ئەوروپامە هونەرکاری وانەکەی دەریا بەزەی نییە بۆ دەڕۆی بۆ غەریبی لێرە هیچت کەم نییە ڕاستە هیچم کەم نییە کە هەما ماڵ و پارە بەس وەفا و سۆز و عەشق لەم وڵاتە وێرانە وا تێگەشتم ئێستا بۆ دەتەوێت سەفەر بکەی دەتەوێت دڵی پاکت دوور لە خەم و کەسەرکەی ئەو وڵاتەی لی دەژیم بەڕاستی وێرانەیە بێگانە بۆتە دوژمن خزمیش لات بێگانەیە هونەر بەسیکەی تر وەستا ئەوروپا بێنە بیرێک لە خۆت بکەوە بڕۆ ژنێکی بێنە نازانم ڕێگای سەفەر یا ناو سەرگیری بکەم دڵدەست و تێ بۆ دایکم چۆن بتوانم پیریکەم واز بێنە لە ئەوروپا تۆ مەکەی خەیاڵی قەت دایکت دەگەشێتەوە ببینێ بووچی ماڵی پێشڕەوی تر بەڵێم بێ سەفەر نەکەم بۆی چێ دایکم ئەمەی پێخۆشە زەواز بکەم دەست بەجێ هونەر دایکت غەمبارە پێی بدە بەختەوەری هەتاکو ڕۆژی مردن تۆ ببا و سەفەری هەتاکو ڕۆژی مردن تۆ ببا و سەفەری ئەو یارەی بەجێ یەشتوم دڵی لای خۆم جێماوە گەرچی دەستی پەنجانی لە دەستی تراڵاوە
ژوورەکەی سارد و سڕا غوربەت سەری لێداوە ئێستاش کۆڵێ یادگاری بە عومرێوە جێماوە عاقیبەتی ئەم کوژێ ئەو شۆخە زولف شۆڕا ئەوینی باڵای گرتوم هەر ئەڵەی داوی تۆڕە خۆزگەم باوەشیەکی بوو ئاخیری جێگام گۆڕا قومقوم مەرگ ئەنۆشم ڕوعمم ڕژا چۆر چۆڕە توانتم لێدان دوژمن ئەزانن بریندارم ئەزانن لێیان بردوم شۆخەکەی ئەویندارم ئەزانن ئێستا شەوان هەر بەتەنیا بێدارم چاوەڕێی قەفڵەی مەرگم ببڕێیاوار لە زارم هەر بۆ هاوە ئاگرا بەدڵ پێی قەرزدارم چاومانە کۆچاوشی دڵە دڵا کۆچاوشی ئەو کەسەی ژیانم بوو بۆ لە من دوورە خوایە ئێستاش لە بێ ئەویدا هەناسەم سوارە نایە ڕۆڵەکە چاوەڕێتە تو خواستەوادایە شێوەت هەر لە بەرچاوە بەڵام بۆ دەنگت نایە باوەشی تۆش نەبێ بەی سەبووریم نایە داوام لە خوا ئەوە بوو من پێش تۆ بمردمایە نەک ببینم کە جەستەی جوانت لە ژێر گڵدایە لە دوای نەمان و کۆچدی ڕۆڵەکەت بێ پەنایە دنیا بە تۆوە خۆش بوو بەبێ تۆ بێمانایە لە تەنیشتم دانیشتووە ناوی لای من ئاشنایە